بەڕێزان وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەمڕۆ دوو کۆبوونەوەی گرنگ هەیە لە عێراقێکێکیان لەگەڵ وەزارەتی دارایی فیدراڵە ئەو شاندە تەکنیکەی هەرێمی کوردستان کە لەوێن بۆ یەکلایکردنەوەی پرسی موچەی ساڵی 2025 و لە هەمان کاتدا پەرلەمانی عێراق بڕیارەکە دەنگ بدەن لەسەر هەمواری یاسای بودجا بە تایبەت ئەو مادەی کە تایبەتە بە دەرهێنانی تێچووی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان. لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم بەڕێز دانا جەزا کە ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵ مەکاک دانا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بە گوێرەی زانیاریەکانی کوردستان 24 ئەو تیمە تەکنیکەی حکوومەتی هەرێم کە لەگەڵ حکوومەتی فیدرال تا ئێستش لە کۆبوونەوەدان زۆربەی کارەکانیان تەواو کردووە. تا چەند گەشتبینی بەم کۆبوونەوانە و بەم ڕێکەوتنەکە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بێتە ئاراوە؟ سلااو ڕێز بۆ جەنابێت بۆ بینەرانتان وەکو جەنابێت باست کرد فعلا ئیمڕۆ دوو کۆبوونەوەی گرنگە ڕوا بەڕێوە کۆبوونەوەیان لەسەر ئاستی پەرلەمانە بۆ یاسایەکە کە ئەم یاسایە گۆڕانکاریی بنەڕەتی دروستەکە لە پرسی نەوت کە سەرچاوەیەکی گرنگی داهات و زەیە لە عێراقا و بە تایبەتی ئەمە باسی ئەو 400,000 بەرمیلەی کە لە هەرێمی کوردستان ئەکەوێتەوە گەڕ و هەنارداکرێتەوە. ئەمە گۆڕانکاریەکی گرنگ و ئەرێنی بۆ هەرێمی کوردستان و پرسی نەوت لە هەرێمی کوردستان و داهات و بجە دروستەکە. ئەوەی کە گرنگە لەوە ئەوەی کە جەنابتان نازان و بینێرانیش نرخی دەرهێنانی نەوت لە 6 دلارەوە بەرز کراوەوە بۆ 16 دلار کە تا ڕادەیەکی ئێستا زۆربەی هەرە زۆری لایەنە سیاسەکان متفقن لەسەرەوە. اینجا هەردێ بەهۆی ئەوەی کە عێراق تقریبا زیاد لە 20 میلیارد دلاری زەرەر کردووە لەو ماوەی کەوا بێ بە 2 ساڵ ئەو نەوتی هەرێم بڵێن وەستێنراوە بەو بابەتەی یاسای فەڕەنساوی پاریس. هەندێک بۆ هۆکارەوەی کە داهات بۆ خەزێنی عێراق بێتەوە، هەندێک بۆیە کە لە ئیتیفاقی پێگەیاندنی حکوومەتی ئیدارەتی دەوڵەت بەشێک لەو حکوومەتە کە بێ ئەو پەرەپێدانە لە بواری وزا بکرێ. هەندێک کێشیان بۆی کە هەرێمی کوردستان با بڵێن تا ڕادەیەکی زۆر پێویستە ئەو نەوتە بێتە دەرەوە هەرێمی کوردستان پێگەی خۆی هەبێ. لە هەموو فاکتەرانە گرنگەوەیە کە ئمڕۆ ئەو پرۆسەیە لە پەرلەمان کە بەڕێوە ئەڕوات کە دەنگی لەسەر بێرە بابەتێکی گرنگە بە ساڵی 2025. بابەتی دووهەم پرسی ئەو دانوستانەی کە 3 ڕۆژە شاندی باڵای دارایی و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دارایی عێراقا تەمەن تەفاسی زۆرە لەسەر و بابەتە لەسەر مەسەلەی بودجە، لەسەر خانەنشین، لەسەر هەژماری من، لەسەر تەوتینکردن زۆر بابەتیکە ئەوەی کە هەیە تا ئێستا ئاخر با بڵێن ئەپدێتی هەواڵەکانەوەی نزیک بوونەوە لەیتر کۆتایی بابەتەکان قەرارە، یعنی ئەوەی کە بیستمانە قەراری ئەمڕۆ وەزیری دارای عێراق قەرار با بە تەمویلکردنی بڵێن بڕێک پارە بۆ موچەی مانگی یەکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. باشە کاکدانا پرسیارەکە لێرەیە ئەوەیە، یعنی ئەمە ئەزمونێکی زۆرمان هەیە لەگەڵ حکوومەتی ناوەند کە چەندین جار ڕێکەوتن هەبووە و ڕێکەوتنی زۆر باش هەبووە بەڵام دواتر جێبەجێ نەکراون. ئەوەی کە تا ئێستا لێک نزیکن دەتوانین ینی گەشتبین بین بەوەی کە ئەمە وەکو خۆی جێبەجێ دەکرێت، دەتوانین بە موچە خۆرانی هەرێمی کوردستان بڵێن کە ئیتر خەمتان نەبێ موچەکانتان لە کاتی خۆی دادێت و ئەم کێشەیە کۆتایی هات؟ ئەزین چۆنە ئەو شایەتێ بە من لێرە ناتوانمەوە بڵێم بەڕاستی لەبەر چەند هۆکارێک یەکێکیان گرنگ لەم ڕێکەوتناوە نییە کە حساب و مانگیەک موچێت. گرنگ لەم ڕێکەوتنا ئەمە بێ بە بنەمای ڕێکەوتن بۆ کۆتایی ساڵ بۆ 2025. ئەگەر ڕێکەوتن بکرێتەوەتە کێشەکان یەکلایی کراونەوە بۆچی دواتر ینی بربەستی بۆ دروست دەکرێت ئاستەنگە هێنە ڕێی دیسان؟ لەبەرەوەی کە بەداخۆ ینی وەزارەتی دارایی یان حکوومەتی عێراقییان ئەوانەی لە پشتی پەردەوە حکوومەتی عێراق بن بەڕێوە بینیمانە بە مروری زەمانی ئەوە چەندین ساڵم بابەتە دووبارە بێتەوە چەندین ساڵە لە 2014 بە تایبەتی ئەم کێشەی موچۆ بودجە هەرێمی کوردستان هەر بەردەوامە. ئێمە با خاڵێکی گرنگی بیزانین. یەکەم موچە مافە بەداخۆ ئێستا ئەمە کەوتینەتە و شەڕێکا بێ موچە وەرگین بە پێچەوانەوە خۆی موچە مافە. ئەو فەرمانبەری کە لە هەرێمی کوردستان ئەڕوا بە دەوامیشی خۆیەکە مافی خۆیەتی عێراق موچەکەی باتێ، ئەمە هیچ بابەتێک نییە. دادگای فیدرالیش بڕیاریاوە کە نابێ موچەی فەرمانبەران تێکەڵی کێشەی سیاسی و ئیداریەمانە بکرێت، بەڵام بەداخۆی عێراق ملتەزیم نەبوو. دادگای فیدرالیش بێدەنگە لەسەر واستە ئەجنا بۆ چەند مانگ موچە تاخیرەکان نایەت. ئەوە لە کاتێکا توانی بیەی تۆ فەرمانبەرە سزابێک کە داوام نەکات، بەس تۆ فەرمانبەرەکە
دەوامەکە ئیشی خۆیەکە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بەڕێوە بن کە بەشێکە لە عێراق کەواتە ئەرکە لەسەر حکوومەتی فیدرالی عێراق موچی ئەوانە دابینکە ئەی بۆچی حکوومەتی عێراق پابەند نابێت ئەوەی کە گرنگە بۆ ئێمە بۆ باسەکەم ئەوەی کە گرنگە بۆ ئێمە تەنها موچە نییە بودجەمان پێویستە بودجەی هەرێمی کوردستان کە جگە لە موچە بودجەیەکی تەشغیلی هەیە بۆ بەڕێوەبردنی دام و دەستگاکانی حکوومەت و وەزارەتەکان بودجەیەکی ئیسیسماری هەیە بۆ پەرەپێدانی پرۆژە خزمەتگوزاریەکان لە جادوبان و ئاو داروبەرد بودجەیەکە هەیە بۆ پەرەپێدانی پارێزگاکان کە ئەمانە پارەن پێویستە بێنە هەرێمی کوردستان بۆ بنیادنانەوەی ژێرخانی ئابووری بۆ جوڵە پێکردنی ئابووری هەرێمی کوردستان و دروستکردنی و خزمەتگوزاریانە ئەمانە مافە هەرێمی کوردستان هەیە بەڵێ ئینتیفاقات هەیە بەڵێ هەندێک ڕێکەوتن هەیە بەڵام کێشەکە لەوەیە کە هەموو کاتێک وەزارەتی دارایی مەلەفێک دەرێنێ ئەم بابەتانی پێتەخیرەکە ئەنی تا چەند مانگە لەوە پێش کێشە لەسەر بابەتی بۆ نمونەیەڵم خانەنشین نەبوو ئێستا بابەتی خانیشین دەنێ باشە بۆ پێشتر هەموو ئەم خاڵانە ئەم مەلەفانە نایەندیتە سەر مێزی مفاوازات بڵێ کاکە لێرا خەلەل هەیە لێرا ڕوونکردنەوە نییە لێرامان پێویستە ماوەیەک بە تەوتینەوە ماوەیە بە خانەنشینی ماوەیە بە بانقەکان ماوەیەک بە نەوت ماوەیە بە داهاتی خاڵی سنووری ماوەیەک بە داهاتی ناخۆ ئەمانە هەموو بابەتن کە تێکەڵ بووە ڕاستە لای ئێمەش داوانەیە لێرە و لەوێ هەندێک بابەت هەبێ کە لە سایاسەدەوە نەبێت کە حکوومەتی فیدرالی یان وەزارەتی داراییەوێ بەڵام ئەوە شەگەڕێنمەوە بۆ لە چەرچی لەسەروی بەداخەوە متمانەی تەواو نییە کاکدانە با پرسیارێک کە هەموو کار ڕاستە ئەم کێشانە بوونیان هەیە بەڵام ئەم کێشانە دروست دەکرێن ئایا لە دەرەوە دروست دەکرێن و هاوردەی عێراق دەکرێت و لەگەڵ هەرێمی کوردستاندا بەکاری دەهێنەوە یا خودم کێشانە نێو خۆین و بە واقعی لە عێراقدا بوونیان هەیە و لە هەرێمی کوردستان بوونیان هەیە پرسیارەکە تەواوەوە چەندین جار وەکو ڕای خۆم ئەمە وتووە نیەتێک هەیە هەناسەیەک هەیە هەرچۆنی ناوەنی لە دەرەوەی سنوور و بەهاو دەنگی ناوەی عێراقیش کە هەرێمی کوردستان لەوە زیاتر بەهێز نەبێت لە ڕووی ئابووری لە ڕووی عسکەری تەنانەت لە ڕووی سیاسیشەوە زۆر جاریستویانە پێکدادانی سیاسی یان لە ڕێنەکەوتنی سیاسی لە هەرێمی کوردستانە بێ بۆی کە هەرێمی کوردستان ئەو ناوچە بەهێزە سەقامگیرە جیۆپۆلیتیکە نەبێت کە مقابل عێراق بۆ فترێک لە فترەکان لە عێراق با بڵێن پێگەی دیبلۆماسی و علاقات و هێزی دارایی پێشمەرگەی باشتر ئەوەیە زانی هەرێمی کوردستان بەشێک بوو لە دروستکردنی عێراقی نوێ ئەگەر هەرێمی کوردستان و کورد پێشمەرگە بەشدار نەبوونایە قورس بۆ ئاستەم بۆ عێراقی 2023 دروست بێتەوە بەڵام لەسەر ئەو بنیادە بوو کە عێراق بە هاوبەشی بە متەوازنی بە فرەبڕیاری بەڕێوەبرێ نەک بە شێوازی ئێستاکە ئەیبینین ئەنی دەستور بە زۆر لا ڕێبراوە کە جێبەجێ نەکرێت بۆیە بەڵێ نیەتێک هەیە لە هەندێک بەشەوە بۆ ئاراستەی کە هەرێمی کوردستان لە قاڵب بیرە بەڵام ئەوەی کاتوانی شانازی پێ بکەین وێ ڕای معاناتێکی زۆری فەرمانبەر وێ ڕای معاناتێکی زۆری هاوڵاتی کە خزمەتگوزاری تا ڕادایەک خۆی نییە لەبەروی کە ئەو بوجەوە کێشان دروستکەوە بەڵام توانراوە بە بەهێزی بەرامبەرەوە بۆ سنێرێ و پێگەی هەرێمی کوردستانەکو خۆی بمێنێت زۆر سپاس دەکەم بەڕێز دانا جەزان دامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس کە لە سلێمانی و میوانی کوردستان 24 بووی